بەناوی خوا بەناوی ئەو کەسەی کە تواناوینەتیە ببستین و ببینین و بدوێن ئێوارە هەموو کاتێکتان باش بیدەرانی بەڕێزی دەستگای میدیای کورسات و چارەی ڕاستە و خۆ کەزان هەموو یەکشەمەیە کاتژمێر 7 ئێوارە بە شێوەی تۆمارکراو لە خزمەتتانین و دووشەمانیش کاتژمێر 7 ئێوارە بە شێوەی ڕاستە و خۆ لە خزمەتتانین بۆی کە بتوانین زۆرترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بگەین لە خزمەتتان. داوای عەفوەکەین چەند خولەکێک دواکەوتین لە دەستپێکردن بەم بەرنامەیەمان بۆ لەبەر ئەم هێدفۆنەی من تێکچوو بوو. جاکە هێدفۆنەکە تێکچوو هەتا ئەوکو هێدفۆنێکی تراوە تا ئەوکو برادەران گۆڕیان تۆزە کاتی ویست. ئەمەش زۆر پەیوەندی بە تەوەری ئێواری بەرنامەکەەوەی کە تایبەتە بە گرفتەکانی قسەکردن و زمانگرتن لە مناڵانە کە بە خۆشحاڵیشی زۆرەوە بەڕێز نەوزاد چەمەنی کە پسپۆری نەخۆشیزانی و ئاخاوتنە یان نەخۆشیزانی ئاخاوتن و زمانگرتنە میوانە لامان دکتۆر گیان بەخێر بێ. ڕێز و سڵام بۆ جەنابتان و بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتان. زۆر سپاس. هەڵبەتە دەزانم کە تۆ لە ئێران دکتۆریت لە کوردستانی خۆشمان خزمەتێکی باشی خەڵکی خۆمانەکەی وەکو لە بەردامەکەشە باسمان کرد کە کاتی خۆی بە شێوەی تۆمارکراو کردمان بە دکتۆر بانگت بکەم یا هەر بە نەوزاد بانگت بکەم پاتۆلۆژیست نەخۆشی ناس زۆر باشە. با دەست پێ بکەین بە گرنگترین شت ئێمە لە بەرنامەکە باسمان لە کێشەکانی یان گرفتەکانی زمان گرتن کرد و پێشەوەش ئەڵلقەیەکمان کرد لەسەر کێشەکانی بیستن لە مناڵانە مرۆڤ ئەگەر بیستنی نەبێ ئاخاوتنی ئاسان نابێ. چیتر هەیە کە لە بەرنامەکە باسمان نەکردووە تۆ بە دێ ڕێزایی بکەیت لێرە بۆی کە دەستی پێ بکەین. پێش هەموو شتێک گەرەک دەستکەین بە قسەکانمان با دوو لۆغە کە بە ئینگلیزیە زۆر بەکارێنم تەرجمەیەکەینەوە بینەران باشتر تێ بکەن کە زۆر بەکارێنم یەکێکیان لانگوێجە. لانگوێج ئەو شتەیە کە من پێی بیرەکەمەوە و دنیات لێ تێئەگەم. لانگوێج دروستە بە فارسی یار بە زەبان یا زمان بە زمان ئەو شتەسای کە من لە دنیا تێئەگەم و شتێکی سپیچ کە قسەکردنە کە بێتە کێشەکان پیتە کە شامل مەڵاشووە دەنگەژیەکانە حتا وەکو اختصاصی جەنابتانە ئۆکلۆژن دانەکان دەوری هەیە لە سپیچە لەسەری هێوا شێواش قسەکەین ئەم دووشت. باش ئێمە زیاتر دەمێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە تەوری بەرنامەکە ئێمە دەربارەی خودی قسەکردنە دەربارەی فێربوونی زمانی عەرەبی و ئینگلیزی و فارسی و تاکۆتایەکەی نییە. بۆ قسەکردن مرۆڤ پێش هەموو شتێک پێویستە بەردنیای دەرەوە بکەوێت کە بەردنیای دەرەوەکە لەبەرەوەی کە مرۆڤ بە سروشت کاینێکیان دروستکراوێکی لاساییکەرەوەیە لە لاساییکردنەوە فێر ئەبێ. بەڵام بۆ ئەوەی کە بتوانێت ئەزمموی قسەکردن بکە پێویستی بە بەرکەوتنی شتەکانە سەرەتا پێویستی بۆیە کە دەنگ ببیستێ بۆی بتوانێت دەنگ دروستکە پاشەوە پێویستی بۆیە کە ببیستێ لە خەڵک کە بتوانێت قسە بکە. ئەوەی کە زۆر گرنگە لەم بابەتەیە هەندێک وێنە و هەندێک ڤیددیۆمان هەیە کە نەخۆشی ناسیان نەخۆشی زان نەوزاد چەمەنی هێناتی دەربارەی قسەکردن. پێم لە کام ڤیددیۆت پێویستەوە تۆ لە ڕێ ڤیددیۆکۆ چی پیشانی بینەرەکانمان بیت؟ زۆر باشە. یەکەم ڤیددیۆ کە گەرەکمان بوو قسەکەین لەسەرا من گەرەکمە سەڵ دروستکەم ئەبێ لە ژیەکان و لە ڤۆکال کۆردۆ دەستکەم دەنگ دروستکەم کە دوایی بینە سەر و هێواش شەرحیکەین باچینە سەر وێنەی دەنگەژیەکان. برادران ئەو وێنەی دەنگەژەیەکان کە بۆمان نردوون پێشتر ئامادەیە گەر ئامادە و بیخەنە سەر شاشەکە بێ زەحمەت بۆی کە بتوانین باسی بکەین و بینەرەکان سوودی لێ وەربگرن. ئیستا هەروە کە بین لەگرا دەنگەژیەکانە بین دەنگەژەیەکی نۆرماڵە دوودان بۆ من سۆتێ دروستکەم پێویستە ئەم دەنگەژیانە لا یەک بجوڵێن. هەنێ جار ئەم دەنگەژیانە تووشی شەلە لەبن هەنێ جار تووشی ئەبێ لەگەڵ هەناسا بە یەک و هاوهانگ بن بۆ قسە بکری ئەگەر هاوانگ نەبن من تووشی زمانگرتنە بم. و هەنێ جار ندول یاتی کە گۆشتێکی زیاد لەسەرم دەنگەژیانە دروستە بێت کە کوالەتی دەنگەکە ئەگۆڕێ تا ئەم قۆناغە کە ئێمە یینە سەرۆ سەوت لەگرا وەکو هەمیشە واڵێن وەکو هێلانە زەردەواڵەیە کە سەوت هیچ معنایەکی نییە کە یەتە بزبت کە یەتە سەرۆ ئەیتە ئۆڕال کاڤێتی ناودەم و نەیزاڵ کاڤێتی ناولوت ئەو کتی شکلی پیتەگرێ. ئیسر لەگرا ڕسمێکیشمان بوو لەسەر پیتەکان بوو شوێنی پیتەکان بوو ئەگەر ئەوەی کە بە کوردی نووسرا بوو بەزە بە شوێنی پیتەکان بوو. ئەمە لەگرا شوێنی پیتەکان بە لێوە مەڵاشووە دانە و هەت بەشێکی بینی لە قورگە یعنی هەر کام لەم بەشانە باش نەبێ ئەتوانێت کێشە لە قسەکردن دروستکە. بۆ نمونە دان سنتراڵەکان ئێوە باشتر دەزانن ئۆکلۆژ دانەکان لە سێ و شێە یا بۆ نمونە مەڵاشوو ئەگەر لە ئەخیرۆ کورت بێ نەیزاڵ ئیمیژن دروستەکایە هەوا ئەچێتە ناولودیان منگنە بێ بە کوردی خۆمان و پیتە ئەخیرەکان هەڵقیەکان کە کێ و
قێ و ئەمانەسە تووشی کێشە ئەبێ بەڵێ. و ئەگەر کونێک لە پێشی مەڵاشووا بێ کە پێێن فیسچوو لە ئەوە دروستکە لە پیتەکان وەکو سێ و شێ و ئەمانە ئەتوانێت کێشە دروستکە. جا هەر لە دەربارەی منگنی و مامۆستا شێرزاد حەسەن کورتە ڕۆمانێکی هەیە بە ناوی ژنیشی منگن نازانم قەت خوێنیتەوە ئەوە ڕامایە کە بیخوێنیتەوە کورتە ڕۆمانی ژنیشی منگن باس لە پیاوێکی قەسابەکات کە عاشقی ژنێکی دکتۆری دانەبێ خۆی خانمە دکتۆرێکە پیاوێکی قەسەب عاشقێ بێ کە کورتە ڕۆمانێکی ئەجگار زۆرە و 13-14 ساڵ بەردێسە بڵاوی کردوەوە ئەگەر کات هەبوو بخوێنەوە ئەگەر ئێوە شکو بینەران کاتان هەبوو حەزەکەین بیخوێنەوە سەرنجتان بۆ ڕاکێشمەکەمیشە بەردنامەکانمان ڕاستە و خۆیە پاشکەمێکی تر ژمارە تەلەفۆن و هۆکارەکانی پەیوەندیکەتە سەر شاشە و ئەوەی سەر شاشەکەی و هەر کەسێکیش کە پرسیار هەبوو ویستی لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوکەوە بینوسێ دەتوانێت پرسیارەکانی بنووسێ. دکتۆر لە مەسلەی بەکارهێنانی زمانە سەر بۆ ددانەکان کە بەکارێنین بەدان و بەلێو ئەوترێ سێ بە دوو دانی سەرەوە خوارەوەترێ ش تۆزێک زمانیشی تەیەکەوێت لەگەڵێ. بەڵام لە مەسلەی زمانە بە تایبەتی ئێمە حاڵەتێکمان هەیە لە زانستی پزیشکیا پێێن تەنگ تای ئەوەی کە زمان ئەنووسێت بە بنی دەمەوە بەماندی بڵۆوان نووسێت. جا حەزەکەم باسێکی ئەومان بۆ بکەیت و باسی ڕۆڵی بکەی لە قسەکردنە و لەکەیە خەڵک ئەتوانێت بزانێت کە ئەم کێشەیە هەیە لە مناڵە. زۆر باشە ئێمە ئەگەر تانگ زمان بتوانێت بەرزۆ بێتەوە ئەپکسی زمان یعنی بنووکی زمان بدا لە دانەکان سەرۆ ئەمێژین بۆ قسەکردن بۆ سپیچ جوانە و باشە. تانگ تای کە ئەو وەکو کوردی خۆمانێژین ئەو پەتەسای ژێر زمان ئەبەستەیە بینی مناڵ کە زمانی ناتوانێت بێنێتە دنیا بە ئانەکەیەتە بەرەو نوکی زمانی نابینی ئەتوانێت لە پیتی لێ تێ نێ ڕێ ئەمانە کێشە دروستکە. بۆ نمونە مناڵەکە قسە ئەکا بەس قسەکانی جوان نابێ بەس ئەمە نابێ بە هۆکار ئەوە مناڵ لە قسەکردن کەوێتە دواوە یعنی ئارتیکولیشنەکەی خراپە بێ دروستکردن پیتەکانی خراپێ یەکێ بڵێت مناڵەکەم لە قسە کەوتوتە دواوە بەهۆی ئەوە ئەم شتە نابێ هۆکارەکەی ئەوە تەنها پیتێکە یان دوو پیتیان چەند پیتێکە و کە ناتوانمە باشی بڵێ باشە ئمە عادەتەن هەر بۆ زانیاری بینەرانی بەڕێزۆکۆی کە دکتۆر باسی کرد دایک و باوکە توان لە تەمەێکی تۆزێک زووترە هەستی پێ بکەن لەو مناڵانەی کە ناتوان بە باشی شیری مەمکی دایکی خۆیان بخۆن لەبەرەوەی کە مەم خواردن پێویستی بێت کە مناڵەکە زمان بنووسێن بە مەڵاشیەوە ئەو زمانش کە نووسابوو بە بەشی خوارەوەی دەمە نووسابوو بە شێوەرگی خوارەوە ئەو کاتە مناڵەکە ناتوان بە باشی بەرزیکاتەوە بۆ مەڵاشوو و ناتوانێت بە ئاسانی کارکە لە گۆی مەمکەکە بۆی کە بکرێتەوە شیرەکە بێتە دەرەوە. بەڵام ئەو کاتێک کاکێتە قسەکردن اینجا لە پیتەکانی وەکو جەنابی دکتۆر ئاماژە پێدا لە لێ حتا لە ڕێ ئێمە بە تایبەتی وەکو پزیشکیدان لە ڕێ زۆر هەستی پێەکەین کە ناتوانێت بڵێ ڕێگا ڕێوبان لێوای ترمە زۆر بە ڕوونی ومان دەرەکە. باشە ئەمە تەنها لە زمانە تەنها کێشەی چەند پیتێکمان بۆ دروستەوە. بەڵێ ئەی لە کێشەی زمانگرتنە ئێستا خەڵکێکی زۆر کێشەی لەگەڵ زمانگرتنە ئەڵە مناڵەکەم زمان ناگرێ مناڵەکەم دواکەوت لە زمانگرتن پێشەوەی کە باس لە هۆکارە باوەکان بکەی ئێمە لە یەک دووەڵقە پێشەوەیە باسمان لە ئەمە کرد کە من هەمیشە لە هەموو بەرنامەیە کە باسی ئاماکەم زۆر ڕقم لێتی ئێمە ئەڵقی پێشوش دووشەمە پێشوو لەگەڵ دکتۆر فەهمی علی عزیز کە پزیشکی پسپۆرت دەرونیە باسی ئەومان کرد کە ئەمە ئەکرێ ناڵێن ئۆتیزم دروستەکە بەڵام ئەکرێ گە مناڵەکە تۆی ئۆتیزمیتیا بێ زۆر بە خێرایی گەشە بە تۆی ئۆتیزمەکە بە من هەمیشە ئێژم ئەم شتە ئەتوانێ پرۆسەی لێرنینگ مناڵ تووشی کێشەکە ئەگەر مناڵەکەیش و ساق بێ شاشە زیرەکەکان بە تەلەڤزیۆنەوە بە ئایپادەوە بە ئایفۆنەوە بە هەموویەوە بە سامسۆنگ و بە هەرچێکەوە کە هەیە. باشە چۆن ئەکرێت پرۆسەی فێربوونی مناڵەکە دوا بخە لە کاتێکا کە خەڵک پێی وایە لەمەوەشت زۆر زۆر فێرە بێ تماشاکە مێشک بۆ ئەوە بتوانێ ئێمە ئەگەر بلوم نەزەریەکمان هەیە بلوم لێرنینگ 6 ئستێپە یەکێکیان ڕێمەمبەرە مەسەڵەن منیژم ئاسمەی عێراق کوواژی توش بەغایە بەس ڕێمەمبەر پێویست ناکاشت بزانین لەسەری دوای وەچێتە قۆناغێک سەرتر ئانەلایزکردنە شیکاریەکان توێشە شیکاری شتەکە بزانێ دوای کە ئەچینە سەرتر دوای شیکاریەکە چییە ئەپلایە شە من ئەو شتانە کە ئەزانم بتوانم دای بڕێژم بە شاشە زیرەکەکە بەر ئەم پرۆسە ئەگرێ ئەتوانم چونکە پێویست و بە کانێکشنە یعنی ئەو کاتە ئەو میمۆرایزیشنەکە دروستە بێ ئەنەلایزیشنەکە شیکارەکەش دروستە بێ بەڵام ئەپلیکیشنەکە دروست ئەپلایەکەی دوای ئەپلایکیش بازم شترمان هەیە ئێمە دوای ئەپلایەکە چیمان هەیە ئانالایزمان هەیە ئیڤۆلیتمان هەیە دوای کریتیڤمان هەیە یعنی کەسێک سەرکەوتووە کە گا بە نوکەکە بێ بە کریتیڤ بۆیە هەموو دکتۆرێ نابێ بە فلان دکتۆر مەسە ئێمە جەڕاح بۆ نمونە دانەیەکمانەیە پایونێرە
وەکو مەسەڵەن دکتۆر سۆملەت خۆی تکنیکی ئەمەلیات دروستەکەوە لەسەر ئەی خوێنین چونکە ئیتە گەشتووە بە مەرحەلەی کرێتیڤە کە بتوانێت شتەکە دەربێنێ بەس ئەم پرۆسە شاشە زیرەکەکە ئەتوانێت کەم کاتەوە چونکە کانێکشن برین لەگەڵ دەرەوە کەمەکاتەوە بەڵێ باشە کە پەیوەندی مێشک لەگەڵ دەرەوە کەمەکاتەوە شاشە زیرەکەکان کەواتە ئەمە هەتا هەفتی پێشوو دکتۆر فامی زۆر جوان باسی کردوتی ئەگەر مناڵێک تەنها لە شاشەی زیرەکە تۆپی بینی بێ ئەزانێت تۆپ خڕە بەس نازانێت گۆییە بەس نازانێت دووری هەیە نازانێت قوڵی هەیە بە هەمان شێوە بۆ مەسەلەی زمانگرتن لە مەسەلەی دواکەوتنی زمانگرتنە لە مناڵان ئێمە لە عەڵقەکانی چارە بوومان باس کردن ئێستش لە یوتیوب بەردەست هەر کەسێک حەزی کرد تەماشای بکەم نەچوو ئەم کامێرەی ئێرە هەر کەسێکە حەزی کرد لەسەر تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب بەردەستە لەسەر گرفتەکانی یان خوگرتن بە شاشە زیرەکەکان و کێشانی کە بۆ مناڵانی دروستەکە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوەدا ئاڵێ مناڵ لە خوار تەمەنی 1 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێ هیچ کاتێک بەدیار هیچ شاشەیەکەوە دابنرێ بە مانایەکی تر مناڵەکە هەتاوەکو یەکەم مۆمی تەمەنیەک وژێنێتەوە نابێت تەلەڤیزیۆن تابلێت و هیچ جۆرە تەلەفۆنێک ببینێ بەر هیچ جۆرە شاشەیە بکەوەی کە مێشکی ئەو مناڵە بە باشی دروست ببێ و بتوانێت زانیارەکان لە دەوروبەری خۆیەوە بگرێت لە بینی 1 ساڵ هەتاوەکو 2 ساڵە تەنها نیو کاتژمێر بۆ هەیە مناڵەکەت بە دیار شاشێک و دابنی و لەسەر و 2 ساڵی شۆ نابێ هیچ کاتێ لێک کاتژمێر تێپەڕێ چونکە هەموو ئەم کارانە ئەگەرچی ئەکرێ مناڵ لە شاشە زیرەکەکانەوە فێر ببێ بەڵام پرۆسەی فێربوونی درێژخایەنی دوا ئەخا مێشکی مناڵەکە تەمەڵ ئەکا و دەکرێت هۆکارێک بێت لە گێلبوونی مناڵەکانە جا دکتۆر تۆ لە ئەڵۆ ئاماژەت باشە ئێستا خات و ڕاژان بەسەرچاو خات و ڕاژان لە سلێمانیەوە فەرمو پرسیارەکەت بکە و اینجا دوای لەسەر مەسلەی لانگویج و سپیچ قساکەینەوە لەسەر ئاگاتیش بەتایبەتی فەرمو خات و ڕاژان ئەم کاتتان باش هەموو کاتت باش خاتون دەستخۆش بۆ جەنابتە سپاس ببوورە من پرسیارێکم هەبوو لە کاک دکتۆر مناڵەکەم تووشی زمانگیری بوو ئەوەڵ وانە بوو لە دایک بوون هەتا تقریبا تەمەنی 3 ساڵ و نیمیش هیچ کێشەیەکی نەبوو بەڵام تقریبا لە دوای 3 ساڵ و نیم ئەو کاتە تووشی زمانگیری بۆ ناتوانێت هیچ قسێ بکات یعنی بە جوانی ئەوێ قسەداری وای ئەوێ قسەکە بکە کەوێ سەرعی بکات زمانی ئاوایی شتەکە درێژە کاتەوە جاری واشە کە خۆمان ئەمانەوێ یعنی لە قسەکەت ئێڵین ئێمەوە جوو لێ نانبین شتەکە خاوە کاتەوە ئەتوانی قسەکە بکە باشە کاتی واشە ناتوانێت دوو قسە بە باشی بکات 3 ساڵۆنی هیچ ئێستا حاليا ئەم کاتە تقریبا بەرەو 5 ساڵەڕە بەڵام بە تەمەنی 3 ساڵ و نیوە لێ هاتووە کوڕەت هەیە یان کچ خات و ڕاژان ببوورە کوڕەت هەیە یان کچ لە قەسخانەی شار خانمەکان هینیان پێ کرد ینی ئاخاوتن و قسەکردن و ڕاهێنانیان پێ کرد بەڵام ئیسفادەیەکی وای لێ نەکرد ئیتر بە دوای کۆرۆنا هات بەڵێ کوڕەت هەیە یان کچ خانم کوڕە کوڕی هەیە باش هیچ پرسیارێکت نێ باش دەست خۆش چاوەڕێی وەڵامی پرسیارەکەت بە دکتۆر پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەی خات و ڕاژان بینەوە هەتاکو کۆمەڵێک پرسیارێتە دروستە بێت و اینجا بێ کۆمی وەڵام بینەوە ئەمە پرسیاری بۆ بکەم لە مەسلەی لانگویج نەک سپیچ لە مەسلەی زمانەوانی کوردی عربی ئینگلیزی فارسی تاکو کۆتایی ئێستا مناڵ زۆر هەیە دڵنیام تۆش لەو مناڵە نبینی کە ئاڵێ ئەوەندە بەدیار ئایپادەوە بۆ ئینگلیزیشی زۆر باش فێر بووە فعلا ئینگلیزیشی زۆر باشیش قسەکەن ینی ئەکرێت لە هەندێک حاڵەتە بەکارهێنانی شاشە زیرەکەکان سوودمەند بێ لە پرۆسەی فێرکردنە ئێمە ئەتوانین بڵێن کەسێک کە زمانێکی زیاترە زانی زیرەکترە بە حکمەوە ئیکسپۆز بووە بەس ئەمە گری نەزەر زمان زانی مەسە من زمانێکە تریسە فارسی زانم بە حکم ئەوە من زۆرتر لەگەڵ فارسیا بە معنایەوە نیە لە تۆ زیرەکترم چونکە ئیکسپۆز بووم لەگەلی پس فێربوون زمانێکی تر بە زیرەکی حسێب ناکرێ وتم کریتیڤ بوون بۆ ئەوانەی کە بۆ نمونە ئێستا لە هەرم بەشەی کوردستان لە بەشەکە ئێوەش ئەتۆ باس هەورامی قساکەی من هەورامی ئەتوانم قسەکەم یعنی تۆ ئێستا سۆرانێکی باش قساکەی هەورامێکی باش قساکەی فارسی باشە و ئینگلیزیەکەیشە ئینگلیزیەکە شەزانانی ئەمە 4 باشە یان ئەگەر چی هەورامی سۆرانی هەر شێوەزارن بە زمانی جیاواش حساب ناکەن دوورن بە ئەکسنت حسێبەکرێ بە ئەکسنت حسێبەکرێ بەڵام لە وردەکاری زمانەکەیە ئەتوانی بڵێ ئەوەندەی وردەکاری زمانزانی و ڕێزمانی تیاکە بە دوو زمانی جیاواش حسابێکی بەڵام پرسیارەکەی من ئەلێرە ئەمەیە ئەڵان ئەوانی کە زیاتر لە زمانێک زانن یان زیاتر لە زمانی قساکەن مێشکیان فراوانترە و مێشکیان گەورەتر لەوانی تر قسەکەت زۆر جوانە با یەک قسەی ئەلفۆنس دوو دەکەم ئەڵێ ئەگەر گەرەکتە کەلتورێ لە ناوبەی زمان لە ناوبە من زۆر لەم لە کوردستانی ئەم دیۆبینی ومە کە مناڵەکە 4 ساڵ هێشتا باشی قسە ناکە
ئینگلیزی ئەژە ئەپڵ ئافرین فلانی هێشتا کوردیەکە باش قسە ناکە باشە پێش هەموو شتێشە بزانین لانگوێج شخصیت تۆیە ئایدنتی تۆیە پس زمانی نێتیڤ ئێمە کوردیە ئەمە ئەقدەمە بەم هەموو شتێکە بەس ئیسە بە حکمەوە لە ڕۆزەکان لە شوێنەکە گشت مناڵەکانەکەوێت ئەکەوێتنە بەر زمانی ئینگلیزی ئەبینی کوردیەکەیان باش نییە بۆ نمونە من لە ئێرانە حتا توبکە وەختی دەرسەخوێنین گشتی تەرجمەکراوە فارسی ئینگلیزی نییە پس ئەمە زمانی فارسی دەوڵەمەندتر کردووە ئەمە لێکێکی لە هۆکارەکان نییە کە زمانی خۆمان فەقیرتر بوو بێت کە ئێمە زۆرتر مەسەن گرنگی بین بەوە ئایا توانین بڵێن چونکە دکتۆرێک لە ئێرانە زمانی ئینگلیزی باش نییە پرۆفسۆرە دکتۆرێکی زیرەک نییە چونکە ئینگلیزی نازانێ من دوودانە لە پرۆفسۆرەکە مامۆستای خۆمان ناتوانین ئینگلیزی قسەکەن داوەتیشیانەکەن لە وڵاتەکانە بۆ شت دەرسبن پس زمان بۆ لە یەک شت هەیە کەسێکە بایلانگوێجە تریلانگوێجە بۆ زمانی داهاتوو مەسە من سێدانە زمان نەزانم گەرەکمە زمانی چوارم فێر بم ئاسانتر فێرە بم لەو کەسەکە من و لانگوێجە بزەبت من بەڵام دوجار هەروەمانە ئەوە نییە کە ئەو کەسەی دوو زمان نەزانێت زیرەکترە لەوەی کە یەک زمان من هەمیشە ئەوڵم مناڵ تا 4 ساڵ لەگەڵ زمانی نێتیڤیا ئەکسپۆز بێت لە 4 ساڵ بۆلاوە چونکە لانگوێج دروستە بێ ئەتوانێت سپیچی زمانێکی تر فێر بێت باشە ئەکسپۆز بێ لەگەڵ زمانی دوومە بەڵێ جا دکتۆر ئێساوە هیران لە هەڵەبجۆ تەلەفۆنەکە پەیوەندەکەی وەرەگرین بەڵام دوجار پرسیاریەوەم هەیە هەندێک جار لە مەسەلی شێوەزارە مناڵ کێشیان بۆ دروستە بێ بەس باب هیران پرسیارەکەی بکە بۆ نۆ مناڵانی کە لە ماڵەوە تەنها بە هەورامی قساکەن دوای کاتچنەوە دەرەوە بەر سۆرانەکە ئەکەون یان بۆ نمونە مناڵی لە تارانە لەدایکە بێ بەس بە کوردی قسە داین لە نەخۆشەکان مابوو باشە بام پرسیارەکەی هیران وەرگرین و باسی نەخۆشەکەی تۆژەکەین هیران لە هەڵەبجەوە بە خراپنی میوانەکەم کردووە و سوپاس دەکەم و فەرموو ڕاستەخۆ پرسیارەکەت کە هیران هەموو کاتێکت باش برادران دەنگی هیران بەرزکەنەوە و با پرسیارەکەی بکە فەرموو دکتۆر جانم کاتەوە باش هەموو کاتت باش خاتون سپاس بژی سپاس دەکەم دکتۆر جان وەڵی من مناڵێکم هەیە 2 ساڵ و 7 مانگە بەس ئەوەیە دایە و بابە و ئیتر ئاواز قسە ئەکا بەس قسەکان بە تەواوی نییە بەڵێ بڵێ ئیتر ناتوانێ بڵێ مۆ بەڵێ اینجا شتێکی تر بڵێت ئەویش هەر بەکەنی ناتوانێت زۆر بیڵێت بەس ئیتر نازانم بۆ کارێ بەڵێ کوڕەت هەیە یان کەس خانم کوڕە بەڵا کوڕە هەیە پرسایت نێ بۆ دکتۆر بزانم ساین لانگوێج ئیشارەکە بۆ داواکاریەکانی ئەگەر شتێکی پێویست بێت توێن خۆش پرسیارەکەی لێ بکەیت خات و هیران ئەگەر بۆ نمونە مۆزەکە لە بەرامبەری بێت دەست ڕاکێشێ بۆ مۆزەکە بڵێ مۆ ئاهی بەڵێ ئەگەر مۆزەکە بەرامبەری بێت لە هەرجۆوە هەناریش ئەبینێت بڵێن نیوەکان ئابینێت هەنا مۆ بەس ناتوانێت بڵێت کە داوای شتێکی بۆ ڕائەکێشێت کە داوای شتەکات داوای شتەکە زۆرتر ئیشارە ئەکا بۆ شتەکان کە داوایەکە داوای شتەکە دەستی بۆ ڕائەکێشێت بەس زۆر جار من لێی تێناگەم ئۆکەی ساین لانگوێج بەکارێنە بەڵێ فقط یەک شت لە 1 ساڵا پێی گرت 1 ساڵی ڕێک بوو پێی گرت دکتۆر بەزی تر ئاڵاقسەکردنی ئۆکەی دەی زۆر باشە زەردوویشی گرت لە کاتێ لە دایک بوویان نا زەردووی هەبوویان گرتی هەر بوو لە دایکەکە زەردووی گرت زەردوویەکەی ئەتوانی بێژی دەرەجەکەی چەند بوو چەند ڕۆژ پێوە بوو وەڵی ئاوا دەوری هەفتەیە 10 ڕۆژ هاتووی دکتۆرمان پێکەوەی تر بەرە بەرە دەرەجەکانی دابڵی ئۆکەی زۆر باشە دەست خۆش بێ باش اینجا باو بوو بە سێ پرسیار باسی نەخۆشەکەی تۆکەین اینجا دوای وەڵام هەر سێ پرسیارەکە ئەینەوە من پێرەکە دوودانە نەخۆشێک هات بۆلام دایک باوکی دکتۆر بوون ئایلەکە عەرەبە بەس مناڵەکە ئەچێتە حەزانەوەمانە بە سۆرانی قسە ئەکرێن لەگەڵیا مناڵەکە تووشی دیلەی سپیچ بووە حتا دیلەی لانگوێجێ یعنی تەنهاوە کات چونکە IQ باش بوو مناڵەکە زەکای باش و هیچ هۆکارێکی توبی نەبوو بۆ تەخیرەکە ئایلەکەیش زۆر ئیجوکیشناڵ بوو ئەتوانین بڵێن فاکتۆرە ئەسلەکەی بای لانگوێج بوونەکە ئەم مناڵی خستۆتە دواوە لە قسەکردن یا مەسەن ئایلە بووە هەورانی و سۆرانی بووە نەماڵ بەس هەورانی قسەیان کرد لە دەرە سۆرانی وەکو بێژی مناڵەکە سەری لێ تێکەچێت لەو تەمەنا کە دەستەکە بەی نازانێت چی ئەومانە
دوای ئەوە ئەبێ بە هۆکارەوە لە قسەکردن کەوێتە دواوە بەکو هاوتەمەند خۆی نەتوێت باشە لێرە یەک دوو خاڵی زۆ گرنگ ئاماژت پێدا کە ئەمە بۆ بینەرەکان دووبارەیکەینەوە یەک لەوانە وا باشترە مناڵ تا 4 ساڵی تەنها بە زمانی دایک قسەی لەگەڵا بکرێت لە دوای 4 ساڵەوە ئەکرێت زمانی دۆمیش فێر ببێ تەواو پەیامەکە کەواتە لە باتی مناڵەکە لە ماڵۆ بڵێ ئەپڵ بڵێ سێو یان وەکو مناڵەکە هیرانخان مەسەرەن مۆز بڵێ هەنار بڵێ تەواو تا ئێرە باش باک پرساییتر بکەم لە خات و ڕاژان کە لە سلێمانی پەیوەندی کرد پرسیارەوە لێکرد مناڵەکە و کوڕیان کچە منیش لە باتی تو یەکسەر پرسیارم لە هیرانخان کرد مناڵەکە و کوڕیان کچە چونکە کێشەی قسەکردن و لانگوێژ لە کوڕە هەمیشە زۆرترە لە کچ بەس یەکشت عادەتی غەڵەت هەیە ئەڵێن کچ زووتر فێر قسە بێ نە کوڕ و کچ وەکو یەک فێر قسە ئەبن بەس کچ ڕەبان بێشترە دەرنەتیجە یەک شتیشمان هەیە بە ئام کێشەی قسەکردن لە کوڕا زۆرترە تا کچ کەواتایان کچان ینی زیرەکترن لە کوڕان تماشاکە فرەڕە کەسی قسە ئەکا زۆر قسە ئەکا باشە بەس محتەوای قسەکەی کەمە ئەوە چینە بەسی سیمانتیکی لانگوێج محتەواکەی ناتوانم بۆ قسە بژم قسێکی بەس فرەڕا بیدانەیەک بینی یەک ڕستە ئەڵێ ژێ ماشەڵڵا ئەڵێ پیرێژنیەکە و کەم و پوختەڵێ ئافرم ئەوە زیرەکیە ئەوە کریتیڤ بوونە بەس قسەکردن زیرەکی نییە باشە بەس ئەوەی کە هەیە لە مەسەلەکەیە کچ ڕەوان بێشترە لە قسەکردە زووتر فێری قسەکردن نابێت لە کوڕ لە یەک تەمە نافێرە بین وەکو شتەکانمەدە ئەوڵین وشە ئەماناڵێ بەس کچ جوانتر ئەدایەکە بۆ نمونە شای من و خوشکم چین بۆ بریتانیا فێر میژ ئینگلیزی قسەکەم وەکو ئەو بەس ئەو ئەکسنتی جوانترە باشانی ئێستا تۆ ئەگەر چەمەنی ڕۆژێک ئینشەڵا خوای ژنەهێنا تۆ کوڕەبیان کچێ بێ من هەڵێن زەواجم کردووە نەمزانی ناناچاوەکە تۆ کوڕەبیان کچ یەک شت هەم بەچێ ڕای خێزان بزن هێشتا هەستەکەم لە ئاستی ئەو بەرپرسیارەتیانیم کە مناڵێکم بێ یعنی ئەو کاتە نادەم بەس یەک شت من وەکو خۆم هەردووکیان لای خواواتەوە سالم بێ باشترە بەس هەستەکەم زۆرتر حەزم لە کچ بێ حەز لە کچ بێ چونکە هەر لە مەسەرنجیشتان بۆ ڕابکێشم کە بە شێویشی گشتی ئەو نەخۆشیانی کە تووشی مرۆڤ دەبن بڕی نەخۆشیەکە لە ڕگەزی میا کەمترە تاواکو ڕگەزی نیە هەر بۆ نمونە لە ئەڵلقی پێشوا باسی ئۆتیزممان کرێت و کاتێک کە کچێک دەستنیشانەکرێت بە ئۆتیزم 5 کوڕ دەستنیشانەکرێت تەنانەت کچانیش نەرمونیانتر و سەلارتن لەو کاتانی کە ئۆتیزمیان هەیە هەر هەندێک لە نەخۆشیەکانی خوێن کە تێیدا خوێن ناوەستێ تەنها لەسەر کڕۆمۆسۆمی وای هەیە لەسەر کڕۆمۆسۆمی ئێکس نییە کەواتەم نەخۆشیە بڕێک لەو نەخۆشیانەیە کە تەنها تووشی کوڕانە بن لەبەرەوە سوپاس بۆ خوا کە من باوکی کچم و نەخشەش بێ لە هەمووانی کەکنیان لە تۆ یەکەم چەمەنی جان لە خات و ڕاشان دەست پێکردن چینە خات و هیران دوایەوە چینە سەر کۆمنتیش فەیسبوک مناڵەکەی 3 ساڵ و نیوە بۆکو ئەو گزارشتی لێ کرد تا 3 ساڵ و نیوە مشکلی نەبووە سە 5-6 ساڵێتی مناڵەکەی بەس لەو کاتۆ کێشەی بۆ دروست بوو زمانی ئەیگرێ لە کاتی قسەکردن لە 3 ساڵ و نیوە بەعام پێش ئیستاتر یا زمانگرتن لە 3 ساڵ و نیو 4 ساڵ دەست پێ ئەکا بە حکمەوە ترسێ بێت یا حتا لاساییکردن ئەکتەرێکی فیلمێکەوە بێ ئەو حاڵەتیشمانە بووە یا جینات بۆی هەیە باز جینیتیکیان دۆزیوەتەوە کە ڕەبتی هەیە بە زمانگرتن بەس ئیسلاحیان کرۆ جینیتەکە کەسەکە چاک نەبووە بەس تەنها چارەسەرێ هەیە چێ بۆ لای دکتۆرێکی ئیسپیچ پاتۆلۆژیست بۆ چارەسەری ئەم حاڵەتەکە لە تاوە دنیاوایە لە 3 ساڵ و نیوە ئیحتماڵەن ترسا بێ لە شتێک چونکە تا ئەو کاتە باش بووە لەسەر ترسەکەەوە ئستاتر هەر ئەم مناڵە ئەگەر گۆرانی بڵێت گیر ناکا چونکە هۆکاری زمانگرتن دەنگەژێ و هەناسە تەنزیمەکانی بەیەکەوە هاواهەنگ نین ئێمە مەجموعەیە تدریبی تایبەت بەم مناڵانە بە نەوعی ئستاترەکەش ئەوش خۆی زمانگرتن ئەنواعیە ئەژێ تۆنیکە کۆلۆنیکە تۆنۆکۆلۆنیکە پەیوەندی بەوانەوە ئەنواع تدریب تایبەتی هەیە مەسەڵەن یەکێ لە خراپترین شتەکان کە ئەم خانوە بەڕێزە کە دوی وتیوتمە بە کوڕەکەم وا قسەمەکە ئەسڵ نابێ هیچ فیدبەکی مستەقیم بی بێژی بۆ مناڵەوە قسەمەکە وەختی بزانێەوە ئایبیهی ڕۆژ بۆ ڕۆژ خراپترە بێ زۆربەی جار بیستومە لە شوێنان بیستویانە باشە بێ وازی لێ بێنە نا ئەگەر مناڵێ تووشی زمانگرتن بێ لە هەفتەیە یەکان بڵێن بە مانگە 2 مانگ چاکە بێ بەس وەختی ساڵی بەسەراچێ 6 مانگ 8 مانگ 9 مانگێ بێ تا چاک بێتەوە وەکو هەر نەخۆشیی تر لە سەرەتاوە بە دوای چارەسەرا بگەڕێت چارەسەر ئاسانترە و دەرەنجامیش باشترە ئێستا من تقریبا وتی 3 ساڵی دەستی پێکرۆ 5 ساڵ و نیوەکە ئینە دەرنەژی ئەتوانی بێژین پرۆگنۆزی وەکو جاران باش نییە چونکە ڕاهاتووە ئایلەکەش نیزانێت چۆن تەعاملکە لەگەڵ مستەقیم فیدبەک ئەدە هێواش قسەکە فلانی قسەکە ئەو کارە زۆر غەڵەتە بەعکسۆ کێشەکە گەورەترەکە ئەو کارەکە ئەوان کردویانە باش کەواتەوە تەنها چارەسەرەکەوێت کە بچێ بۆ لای
کەسێکی نەخۆشی ناسی زمان با لێرە باسی شتێکی تر بکەین لە مەسەلەی ترسە هەندێک شت هەیە کاتی خۆی پێوترا خورافات ئێستا دەرکەوتووە لە زانستی شار ڕاستە هەندێک شتیشێ نەخێر هەرفیان هەر خورافاتە بۆ نمونە لە مەسەلەی خوێنن بەسەر ئاوە ئێستا با ئەلکترۆمایکرۆسکۆپ سەیریان کردووە کە بەسەر ئاوە وایە قسەی خۆشەویستی و قسەی باش بکە نەوعێک گەرددااتێ قسەی ڕق و کینایی بکە نەوەیەکتر گەرددااتێ گۆرانی بۆ بڵێ بە ئاوازەوە بۆی بڵێ نەوعێکە و بێ گۆرانی نەوعێشی ترە جاترەوە با باز لە مەسەلە پیرۆزیەکان ئەوانە نەکەین کە پیرۆزەی خەڵخۆەتی لە هەر ئاینێکا بێ خەڵکە مناڵەکەی ترسێ پیازە سوێ لە لوتی و قڕقوشم بەسەر هاتوێنێتەوە و بیکات ئەکی من بینیومە بۆ نمونە باپیر خۆم وایە کردووە ئەو کەسە ترسەکەی نەماوە یەوەکو خۆ دێژی زیکرێکی کرد بەسەر ئاواکە من ناتوانم میسە بێژم علمیان ئەوە کەکەم بەس بینیومە بەس نەتەئیدیەکەم نەڕەدیەکەمەوە من لە ئاستانیم بینیوم ئەو شتە بکە بەس یەک شت هەیە ترسەکەیش لابەی هەر زمانگرتنەکە ئەمێنێتەوە مۆزوعەکەوەتای دوای ترسەکە کێشێکی فیزیۆلۆژیک دروستەکە ئیشە کێشە فیزیۆلۆژیکەکە لابیت دوایەوە بە هەنێ جار تیمێکی وێ مەسەن سایکیاتریستێک و ئیسپیچ پاتۆلۆژیستێکەوێ کاردووکیان کارکەن تا ئەم زمانگرتنە حەل بێت باش زۆر باشە بەنسبەتی هیران لە هەڵەبجەوە کە مناڵەکەی 2 ساڵ و 7 مانگە وە خۆت ئاماژت پێدا کە ساین لانگویج زۆرتر بەکارن دەست بۆ شتەکان ڕاکێشە بەڵام ناتوانە بە تەواوەتی ناوی میوەکە بێنێ بۆ نمونە یەکی ئەم مناڵە بەهستی من دیلەی سپیچە چونکە ظاهرەن فقط زەردووی بوو لە حەز میدیسن و مدیکال و طبی و کێشەی هەبێ تەسەوڕ ناکەم زەردوویەکەش بوو بە هۆکارەوە کە ئاستی زیرەکی دابەزی بێ بۆ نەتوانێ وشە بڵێ یەکی لە هۆکارەکان ئەم زمانە هەیە شاشە زیرەکە کەواوت و مناڵ زۆر بەسەر موبایل و هەر لەو تەمەنا من نازانانی سەر پرسیارمانە نەکرد یەکی تریش وسە مناڵ تا 4 ساڵ 3 ساڵ داواکاریە دای ئاوە خۆم دای نانە خۆم ئەگەر مەسڵ زۆرتر لە ئایلە گەنجەکان ئەوانە کە نازان چۆن تەعاملکەن لەگەڵ مناڵەکانە ئەگەر داواکاریەکەیان بە ئیشارە جێبەجێ بکرێ و ساین لانگوێج بەکاربێنێ لە قسەکردن ئەکەوێتە دواوە تەخیرە بێ لە قسەکردن بۆیە نابێ بە ئیشارەت جوابی مناڵ بدەیتەوە بۆ هەوڵ با زۆرتر قسەکە من ئاین بۆ نمونە ئەگەر ئاوا دەستی ڕاکێشا نابێ جوابی بیت ئەی چیەکەی وەسی تاڵێ مۆز نە مەسەڵەن بۆ نمونە داوای مۆزەکە کوڕم ئەمە ئەوە هەنارەکە بە لاخر کەمی ئەزیێتێکی مۆز تۆتی دەڕابیزڕاڵێ هێواشیاژێ مۆ دوای زیەکەی ژەڵێ دوای کەمێکوانێ دەبڵێ دایە مۆز بێنە جا وەختێ پێ بێ یعنی بزانێ بۆ داواکاری ئەبێ ڕستە بەکاربێنێ بەس خێرا هەراواکە ئیشارەکە شتێشتا درێ بەدەستیەوە من ئەگەر ئیشارەکەم هەموو شتێبم بەدەست مۆڵایتە قسە ناکەم ناو کاتە فێری جۆرەك لە تەمەڵیەوی فێری لە تەمەڵیەبی ڕایی بۆ ئستایلە بۆ قسەکردنە سپیچی زەعیفە بێتەوە ئەتوانێت حتا لەزەر زیرەکیەکەیشی دەربێنێ باشە ئەچێنە هەندێک کۆمنت لە فەیسبوک جوان کەمال حوسین دکتۆر کچەکەم لە تەمەنی 4 بۆ 5 ساڵ لە وێنەیەک ترسا و تووشی زمانگرتن بوو پێشەوە هیچ مشکلی نەبوو ئێستا 12 ساڵە جار بەجار وای لێ دێت ئایا چاکە بێ هەرچەند زۆر بە ڕوونی مەسلەی ترس ئاماژەت پێدا هیچی تر هێزیایکە یان وەڵام داوەتەوە نەوەڵات چونکە من هەتا نەخۆشیشمان بۆ خەوی بینیوە دوای وای لێ هاتووە خەوی بینی وای لێ هاتووە بەڵێ باشە کۆژی کاکە حەمە من 26 ساڵم جارجار زمانم ئەیگرێت و لەگەڵ ئەوەیە هەناسەم سوار ئەبێت لەگەڵ یا زمانی ئەیگرێ و هەناسی سوارە بێ چار چییە بۆی باش ببم لە 12 ساڵی وام لێ هاتووە چ نازانین بزەبت هۆکارەکەی چێ هیچی نەنووسیوە بەسا من کەیسێکمان بوو دایکی لێدا بوو لە مناڵەیە دوای چارەسەرەکەی چوونە پێش زۆر قسەیە کرد دوای باش بوو بەس لەگەڵ دایکی و خزمەکان دایکە گیریە کرد بەس لەگەڵ دایک و مەسەڵەن باوکوانی گیری ناکرد یا لەگەڵ کەسی ترا گیری ناکرد ئیشە حساسیت زودا یعنی ئەو حساسیتە لابین بۆ کێشیشە لەوە یعنی ئەو سایکۆلۆژیستێکیش لەوە کاتەیشە بێتە ناو تیمەکە باش هەر بەنسبەت بەسەرەکەی ئەو کۆژەیەوە خۆی وتی هەناسم سوارە بیان ئێمە هەماهەنگی هەوانگی هەناسە و دەنگەژەکان تێکەچێت ئەمە ئەلێرە شت زیاکەم دکتۆر مەسلەی هەناسەدانی قوڵ تەکنیکی هەناسەدانی قوڵ بەڵێ خۆتە زانین هەناسەدان ڕەگی ژیانە باڵایە و بۆ هەموو شتێک هەناسەدانی قوڵ باشە وەرزشەکەی پێدرا هەناسەدانی قوڵ بکە سترێسە بێکم پێش بەرنامەکە سترێس هەناسەی قوڵ هەڵبژە بۆ ئەم حاڵەتەی ئەم کۆژەیەش ئەگەر تەکنیک و ڕاهێنانی دروستی هەناسەدانی قوڵ بکە یارمەتی بر بۆ ئێمە من کەسێک کە زمانیەگرێ خۆ هەناسە کێشەی نییە یعنی باتوانێت شایسی سانیش هەناسی ڕابگری هەناسە بەدە
کە هەناسەکە لەگەڵ دەنگەژێکا سەود دروستەکە لەو کاتە کێشەکە لە هارمۆنایزیشنەکە لە ئافرام ئیش ئەو هارمۆنایزیشت چاکێ زۆر باشە ئەم پرسیارە زۆر جوانە زامۆزانە سڵاو کوڕەکەم 4 ساڵ و 8 بانگە قسەکردنی زۆر سادەیە بۆ نە بە سارە ئاڵێ دیدە ئۆکێ زۆر باشە باش فەرموو تەمەنەکەی چەندە بوو 4 ساڵ و 8 مانگ ئۆکەی تماشاکە وەختی مناڵ لە تەمەنێ دەرچوو هاتە 4 ساڵ نابێ ئەکسپت قبول بکرێ لێی کەلیمای وەکو دیدە مەسەڵەن بۆ نمونە بە شووتیە لێ تووتی ئەوەی چەند خۆش قسەکە ئافرین ئەم تەشویقانە نابێ بمێنێ بۆ مناڵەکە هەوڵبا شتەکان بەکاربێنێ لانگوێجێکی جوانتر بێ ئیستا یەکشت ئەم من مناڵی 4 ساڵ بامە ئاگادار بن دایک و باوکەکان مناڵی 4 ساڵ ئەبێ وەکو من قسەکات ئەبێ ڕستە جوان بڵێ بتوانێت چێ بۆ ماڵ باپیری بێتەوە بڵێ لە ماڵ باپیرا چ خەبەر بووە چ باز بووە ئەگەر مناڵی 4 ساڵ نەتوانێت ئەم کارە بکە لە قسەکردنا ها لە دواوە حتممەیشە دکتۆری تایبەت بۆ شێوازە بیبی باشە جا دکتۆر هەر لەسەر ئەوەوە هەناو ڕسوول پرسیارێکی نادوستە تۆڵی لە 4 ساڵەوە مناڵەکە بێ بتوانێت ینی بۆ هۆکارانی کە باست کرد بێزانێرەکە خەزم بکە وکاتە مناڵەکەچەوە ماڵی باپیری ئەڵێ لێ خزنێکات مێشکی خزنێکە شیکاریەوە کات کە مەسەر ئەمە باپیرە ئەمە نەنتە لێکیان جیاکات ئەوە پورە ئەوە خاڵ ئەوە مامە پاشەوە کە ئەگەڕێتەوە اینجا ئەپلایەکە بۆت بەکارێنێتەوە بەسەرەن پورم چشتی لێنە باپیرم دانیشتبوو ننکەم حوشەیە شت دوای ئەگەر کریتیف بێتوانێت خۆشی قسەی زل بکە ئێژەوەی تر زیرەکە باشە قالەوە بە تۆڵی لە 4 ساڵم ناڵە بێ بتوانێت ئەمە بکە بەڵام بۆ نمونە کەسێک بە ناوی هانا و ڕسوول ئەگەر تەواو خوێنوتەیە هانا و ڕسوول پرسیارەکە مێڵێ دکتۆر مناڵێکمان هەیە تەمەنی 8 ساڵە کە قساکە بەس خۆمان لی تێگەین زمانی بە تەواوی پاک نەبووەتەوە ئەگینا هەموو قسەیەک ئەکا هۆکارچی هەرەوەندەی نووسی تەمەنی بەڵە قوربان 8 ساڵە 8 ساڵ ئەم مناڵە کە 8 ساڵە خەڵتر تێناگا حتممە ئیشە فەحسێکی زیرەکی بۆ بکرێن دوایەوە فەحسی بیستنی بۆ بکرێن ئەسێسێکی کامڵێکی بزانین بەس کێشەی دەربڕینی هەیە یا ئینپوتەکانیشی کێشەی هەیە من وەختی قسە ئەەکەم ئینپوتێکم هەیە لە دەرەوە بەڵێ دوای مێشک تەجێ تەحلیلەکە دوای ئەمرەکە بە زمان و لێو ئادی بجوڵێن ئەم پیتمە بۆ دروست ئەمە ئەلێرا سەرنووسان بۆ ڕابکێشم کە پێشکەمێ گوتم لە پێش بەرنامەکە فشارێکی زۆرم و ئێمە بڕیار بوو کە لێرە نمونەیەکتان پیشان بم کە نمونەی بەکارهێنانی کۆمپیوتەر و پرنتەرە پرنتەر ئەو ئامێرەیە کە تەبعی پێکرێت کە مەسەن تۆ نووسی نەگەن وێنێکی لە کۆمپیوتەرەکە پێ ڕاکێشی پرنتەر بۆ بەکارهێنرێت بەڵام ئەگەر بێت تۆ کۆمپیوتەرەکەت نەبێت یان کۆمپیوتەرەکەت باش کار نەکە 1000 پرنتەری باش لێرە بێ هیچ سوودێشی نییە کێشەکانی قسەکردنیژێکی لە هۆکارەکان ئەو ئینپوتەیە ئەگەر کۆمپیوتەرەکە باش نەبێت کە ئامەیە مێشکە و وەرگرەکە کە گوێیە هەموو ئەمانە بێکەوە کۆبنەوە اینجا لە کۆتایە وشەکەێتە دەرەوە دروستە هاوڕای لەگەڵما باشە بام هەمەی وە بگرین لە کەلار و من و تۆ دەست پێەکەینەوە وابزان من و تۆ دووسێ بەرنامەکەشمانەوەیەکەوە محەممەد گیان لە کەلارەوە سڵاوت لێ بە فەرموو پرسیارەکەت بکە سڵاو لە خۆت و دکتۆرە باشی برام گیانەکەم سپاس دکتۆر مناڵێکمانەیە 4 ساڵە بەڵێ خۆی گەشەکردنی دواکەوتانی پێگرتنی چوو بە دەوری ساڵ نیم بەڵێ دوایەوە پێگرت ئیسە کێشەی زمانی قسە ناکات بەڵێ هیچ کەلیمێناژێ 4 ساڵ تەمەنێتی بەڵێ فحصوان کردە لای دکتۆر ئەڵێ سەتاسی ئەبیسێ پێویستی بە عەمەلیاتە سەتاسی چی هەیە عەفوو سەتاسی ئەبیسێ بەڵێ 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 ئیسە نازانم تیاماینە عەمەلیاتەکەی یان کێشەی زمانیە بەڵێ دکتۆر هیچ پرسیارەکە نییە بووی فقط بۆچی درەنگ پێیگرت بوو دکتۆرەکان چی ئەڵێن هیچیان و گەشەی دواکەوتە کە بوو لە دایک شینەوە بووە شی نەبووە بەس بە کەمیل بەڵام معدل ئەوە نەوبێژی لە هیچ تێدانە چەڵێکە کە ئانین بوو زۆر باشە فقط نەمزانین کوڕ بوو گیان کوڕە یا کچە مناڵەکەتان کچە باشە سپاس کاک محەممەد دکتۆر پێشی وەڵامی کاک محەممەد بیتەوە دەمێ سەرنجی کاک محەممەد و بینەران بۆ ڕابکێشم
لەسەر یوتیوب ئێمە بەردامەمان هەیە دەربارەی کێشەکانی بیستن و چارەسەری کێشەکانی بیستن و دەربارەی قسەکردن و کێشەکانی قسەکردن هەر کەسێک ویستی تەنها خۆی عەزت بە لە یوتیوب بنووسێت چارە CHARA یان بنووسێ هەڵگورجاف وەکو ناوەکەی من ئەو کاتە هەموو شتەکانی بۆ دەرەچێت فەرموڵای پرسیارەکەەکانی حاڵ یەکێ لەم ئەم کەیسانە لە وڵاتان وایە هەل کە بوو لە دای ئیسکرینەکرا ئایانزانی بیستنی هالە دواوە دوای هۆکارەکانتە کە بیستن لە تەنها چونکە لە ساسیە بیستێ من ئیسە فحسەکەی منەبینێ احتماڵاً زەرعی قەوقعی بوێت بەس یەک کێشە دروستە بێ ئێمە زەرعی قەوقع عملیاتێکی زۆر گرانە لیژنەیەک ئەبیندێ تیمێکی 7 نەفەر دکتۆرە ئەگەر هەر کام لەمانە ئۆکەی نەدا نابێ بە کاندیدێکی باش بۆم عملیاتە بە پێ قسەکان خۆی چونکە تەخیر هینی کردووە پێگرتووەمانە نازانم نەخۆشەکەم نەبینیوە بەس بە پێ قسەکان جەنابی ئەگەر من یەکێ لەو لیژنابم هێشتا ئەو ئۆکەیە نادەم بەمە کاندیدێ باشی بۆ زەرعی قەوقعە ئەبێت ببینرێت لەگەلی ئیشکرێت شاید چونکە ماشاکە مناڵ لە 4 ساڵا وتمان فێ قسەی زلە بێت قسەش بجێڕێتەوە ڕێگە ڕۆشتن حرکاتی فین من ئەتوانم مشت بەم لەو دیوارە جێگەکەیشی دیار بێ بەزەم دەسە ناتوانێ پیانۆ لێبە مناڵ لە 4 ساڵەتانی بەسەر یەک قاچ بوەستی خەتخەتێن کافڵان یعنی حرکت لەگەڵ زمانگرتنا پەیوەندی مستەقیم هەیە ئەو کەسە کە درەنگ کەوتوەتە پێ ئەتوانێت فاکتۆر بێ درەنگ زمانی درەنگ نوتقاتەوە زمانی کێشەی هەبێ شای حرکات فین موڤمنتی ئەسڵان باش نەبێت لە زمانە من ئیسە بۆ نمونەم بێم بۆ یادەکەی تۆ دوودانە دەرزی بنج بەی لەم لاو لە لای زمانم بۆ قسە ئەزام بکەم قسەکەم ناتوان لە زمانەکەم ناتوان قسەکەم من تەسەوڕەکەم چونکە تەخیر بۆ لە قسەکنا خود ماسوولکەی زمانیشی کێشەی هەبێ باشە ئەبێ ببینرێت ئەگەر شتەکان تری باش بوو زەکاکەیش باش و ئەوتی کاندی دەکرێ بۆ زەرعی قەوقع ئەگە زەرعی قەوقعەکە ئەو پرسیارەکەوتت گرانە مناڵ پارێز کردویم لە بەردەمەکە زۆر بەوەردی بڵێن تیشکمان خستە سەر و جێگەی دەستخۆشکەری ئێستاش مناڵ پارێز هەرێکە ئیستیش بە بۆن کۆرۆناوە خۆ تیمە ناتۆ تۆمانە عملیاتەکان وەستاوە بەس هەرم وەزئەلاچێ دەست پێکرێتەوە بە عملیات زۆر باشە ئەو کۆرشتێکتر بۆی کۆرۆنا وەستاوە سەرگوڵ لە کەلار فەرموو بە کورتی و باشەیەکی ڕاستەخۆ پرسیارەکەت بکە السلام عليكم السلام ورحمة الله وبركاته فرموا برای ڕێز من کوڕێکم هەیە تەمەنی 2 ساڵ و 5 مانگە بەڵێ بە جوانی قسە ناکە هەندی وشاڵێ بڵام دەڕێکی نا هەر خەممانە بۆ قسە ناکە بیستنی زۆر باشە مەسەرەن شتێ بڵێن ئەمە دێنەوە گەرە زۆر جوان لێمان تێگا بەس قسە ناکە ئێمەش خەممانەژین خۆیان بۆچی قسە ناکە هەتا دایە و بابەش ناڵێت وەڵی دایەڵێ دادا ئەو مەمە ئەم شتان ناڵێ یانێ دایەکە کە بەکارێنێ بۆ تۆ بەکارێنیە هەر بخۆیەجە دادەدادە لە خۆیەوە نا بە من ئەڵێ دایە دادا ئەڵێ ئەی ئاو مەمە ئەم شتانە بە پاکیڵێ درەنگ پێگریا زوو پێگرت وەڵی ساڵێک و مانگی تقریبان تەواو لە جا پێگرت 1 ساڵ و مانگ ئەی لە دوومانگیان ملی گرت وڵا باش بوو لەخوا بە زیاد گەشتی دانیشتنی هەموو لە کات وەچکە مناڵترمە یەزانم باش سەری تەلەڤیزیۆن و ئایپاد وشتە زۆرەکە نا والله نەسەر تەلەڤیزیۆن نەسەر ئایپاد نا ئەو شتێرە هیچ بەدەستیەوە نادەم زۆر پرسیار نەما من یەک پرسیاری کۆتایی من چکۆیکەمەوە پرسیار بۆ دکتۆر سەرگوڵخان مناڵی گەورەترتان هەیە لە ماڵوێرە و مناڵەوە هەیە والله من لەخوا بزیاد مناڵترمە قسە لەگەڵاکەن یاری لەگەڵاکەن ئایپاد بەدەستیەوە نادەین موبایل نییە تەلەڤیزیۆنش قسە تەلەڤیزیۆن ناکەی خەم باش پزیش بۆی داناچێ سەیری بکە شتێرە حەزی پێ نییە زۆر باشە سپاس سەرگوڵخان چاوەڕێ وەڵامەکە بە دکتۆر یەکەم جار لە ئەو بابەتەوە دەست پێکەم ئینجا وەڵامەکە سەرگوڵخان بەرەوە مەجاران کە مناڵ بووی من لەگەڕێکی زۆر شابیا گەورە بووم لە شاری سلێمانی گەڕەکی گۆیژە هەیە ئێستش قەرزاریەک بەیەکی دراوسەکانی گەڕەکی گۆیژە بەردەوام خەڵک لە دەرەوەی و بەردەوام هات و چۆ هەیە و تێکەڵاوی کۆمەڵایەتی گەرمە و ئیتر هەستەکەی لە ناو زۆر جار لە کە سوکارەکەی خۆت بۆت گەرمتر و بۆت دڵسۆزترن من ئێستاش حەزم لێ بمناسبەتەوە ئێمە دەورانی خۆشمان بوو ئەرێ بەداخۆ بۆ چینی ئەم ئای بەداخۆ مناڵەکانمان بەداخۆ کە هەنێجا دراوسەکان مەرحەبا یەکتریش ناکەن کەەوەی خۆی بۆ خۆی نەکبەتیە لە وڵاتە ڕووی کردووە ئەو حاڵەتی کە تێکەڵای کۆمەڵایەتی هەبێت تجای لە ماڵە مناڵی تر هەبێ قسەی لەگەڵا بکە یان سەردانی ماڵە خزمان بێ کە بۆی کۆرۆناوە کە ئێستا کەمتر بۆتەوە بەڵام ئەگەر حاڵەتەکە ئاسایی بێتەوە ئەم حاڵەتانەوە ناکە کە مناڵ زووتر دەست بکا بە قسەکردن ئێمە شتێکمان هەست مێشکە خۆ بەرپرسە لامو شتێک باشە مێشک بەچی دەسەکا بە ئیشکردن تا تحریک زۆرتر بە ئیستیمولیتی زۆرتر طبعا ئەم تۆ کە ژیاوین ئیستیمولیتمان زۆر بوو فول ئاف ئیستیمولیشن بووە دەنجە برین بە قووەترە بێت
ئیسە دوو دانە کە زیێنین هەردووکیان یەک زیرەکی بێت دوانە بن ئەمە تاقیقە کراوە دانەیەکیان خستۆسە ئامریکا بخێتە شوێنێ لە ئامریکا لە ماڵێک دایک و باوکی دکتۆرە و ئاگایان لێبێ دانێکیش بخینە گوندێک نەیخێتە مەکتەب و ئەمانە دوایی چیان لێت هەردووکیان یەک زیرەکیان هێست پس توانەکان فەرقا هەم محیط دەوری هەیە ئەو ئیستیمولیتانە کە جەنابە دەڵێ هەم زیرەکی مناڵەکە ئیسە لە ئەم سەرگوڵخانە مناڵە بە پێ و محیتەکە باشە هەموو شتێک گونجاوە کێشەی تۆبی پێیان نەکراوە ئیشە بگەڕین بە دوای هۆکار بۆ مناڵەکەی تەرکیسی باشە حروکە گوێ ئەگرێ سەیرەکە شتەکان فێرە بێت کە بیکاتۆ بە ئاوتپوتێکی جوان بە وشەیەکی جوان بەخسەی خۆی ئەڵێ ئاوتپوتی باش ئینپوتی باش بەس ئاوتپوتی کەمە ئاوتپوتەکەی کەمە ئیشە بزانین مناڵ ئەبینی من نمیشێڵم 8 مانگی مناڵ داینی سەیرێکی سەیرتەکە پێەکەنی بێژە کا چاوەکە چاوی داخا هینەکە ئەم ئینتراکشنە نەبێت قسەکردن نەکەوێتە دواوە شاید ئەم مناڵە بوو بەس دیلەی هەبوو بێ ئەبێ دیلەکەی بدۆزینەوە لەکویا بووە ئەم مناڵە دواکەوتووە بەس ئیشە ئینڤستیگەیت زۆرتر کرێ زۆرتر ئەسسمنت کرێ زۆرتر لەسەری بدوێ تۆمانە شای بە سێ چوارجە لەسەر تا هۆکارەکە بدۆزی تۆ لەسەرەوەی ئیشکەی بۆ باش بێ بەس بە حکمەوە کە دای ئاوەڵێ ئەمێژین پرۆگنێزی باشە بەرەو پێشچوونی باشە وا چاڕوانەکەین کە لە داهاتووە باش بێت باش بێت و بیریشی نەچێتەوە سەرگوڵخان کوڕی هەیە کچ عادەتەن باشترە نەخسە کرد ئەرسەلان سڵاو کوڕێکم هەیە 2 ساڵ و دەمانجێکە وای نووسیوە 6 مانگە زمانی دەگیرێ جارجار باشە و جارجار زۆر خراپ دەبێ جارجار لە گوتنی پیتەکان گیر دەکات جارجار پیتەکان درێژ دەکاتەوە ئۆکەی من و خێزانم هاتوچۆی خزممان کرد بۆ ئەو هزی زمانەی چاک بێتەوە هەروەندە تێ نەگەشتنەوە دێ ڕێکۆتایی بەڵام بار حاڵوای نووسیوە کە هاتوچۆی خزمان کردو بۆی چاک بێتەوە بەڵێ بۆ زمانگرتن تئۆریەکیش هەیە کاڵێ و کەسانە کە زمانگرتنەکەن سرعەتی قسەکردنیان زۆرترە لە سرعەتی پرۆسەی مێشکیان ئەکەونە پێشەوە ئەوێ بەگرتن بۆ یەگەر هێواشتر قسەکەن ئەتوانێت ئەو ئازانە باشتر بێ هاوانگیەکەی هەناسە دەنگەژە قسەکردنی باشتر بێ ئیسە ئەم مناڵە بەعکسۆ کەچی بۆ میوانی ئەگەر میوانەکە تووڕێیکا یا لەگە مناڵەکە تووشی ئەگزایتمنت حماس بیگرێ خراپترە بێ هەنێ میوانی بۆ مناڵانە خراپتر بۆیە خەڵکێکە تووڕابێت دەمیەگیرن من نەخۆشیێکم هەبوو لەم تەمەنا بوو باپیری بەس پەلە قسەیە کرد نەمهێشتوو مانگ باپیری ئەسڵان ببینێت تا پرۆسی چاکبوونەکەی تاوا بێت دوایەوە هێشتمی ئینکا چونکە حتا سەری قسەکردن تەرەف مقابلیش تەئسیری مناڵە خراپ بێ بە حکم ئەوە کە هێژی بازە ڕۆژێ باشە بازە ڕۆژێ خراپە ئەمە دیارە پێژین ئستاتری ئەوەڵیە هێشتا نەبووە بە سانەویە سانەوەی ترێبێ بە گیر و هەمیشە ئەمێژە ڕۆژێ درێژیە کاتەوە پرۆلانگەیشتنی پێژن نوعەکە ڕپیتە دووبارەکردنەوەی نوع بلۆکە هێشتا نەبووە بە بلاک ئەگەر بێ بە بلاکی تر هەمیشە خراپە بێ دیارە تازە دەستی پێکردووە بەس بازی میوانی خراپتریەکایش ئاگادارە و مۆزوع بن وە کەسێک من هەستکام مناڵەکە زەختی کات لەسەری بۆ قسەکردن مەسان خەر دایکەکە خەریکە قاپەشوە مناڵەکە شتێکی بۆگە دەی زووکە قسەکەت کە تۆ زەختی کاتە خیتە سەری ئەم بۆ قسەکە خراپترە بێت یا ئەچێتە دەرۆ دزووکە پێڵاوەکان و کاتە پێڵاوەکان و کاتە نابێت زەختی کات بچێتە سەر مناڵ بۆ هەستکە ئەبێ زوو قسەکات ئەمیشە بەهێمنی خۆن من یەکێ لە شتەکان هەستەکەم زمانگرتن ئەمەش ریسەرچ نەکراوە بەحسیش نەکراوە خەڵک لێرە هەتا عەسەبی تر بێ فڵانی بێ ئەو کێشانە زۆرترە بێت ماشەڵڵا کەسیش لێرە عەسەبی نابێت هیچ مشکلێکمان نییە بۆی عەسەبی بین هیچ بەداخەوە کە ئەوەندەمان کێشە هەیە کە زۆر جاسەی نەکردنی هەواڵەکان بۆ خۆی یارمەتی دەربووی کە بە باشی قسە بکەین دکتۆر نیشێک نووسیوێتی گەشبین کامەران من 18 ساڵم ئەم پرسیارە زۆر مەبەستمە هێشتا ناتوانم لە کاتی قسەکردنا پیتی ڕێ بڵێم گەشبین خان گەشبینە بە کچ بێ هەڵبەتەم بەر شیشما وەڵام مایەوەکانیشیان پەیوەندی بەو بەستەرەوە هەیە کە زمانە بەسێتەوە بە شێولگی خوارەوەی مرۆڤەوە بەشەکەیتریان فەرمووی بۆ پیتی ڕێ وتمان ینی نوکی زمان زۆر دەوری هەیە ئەگەر گەشبین لە 5 ساڵ و 6 ساڵە باتای زۆر زووتر چاکە بێتەوە پیتی ڕێ لە پیتەکانە کە علم ئەڵێ لە سا هشتا بۆت ئەتوانیش سەرکەوتوبی لە چاکبوونیان لە تەمەن گەورەیە من کەیسێکم بووە 30 ساڵ بووە بە حکمەوە تەدریب زۆری کرد توانی 100% چاک بێ ئیسە من وعد نادەم بەم 100% چاک بێ بەس ئەوانە کە تەمەنیان گەورە لە سا هشتا بۆ 90 چاکە بن
جۆرەیە چاکە بن کە خەڵک هەستی پێنەکە بەڵێ چونکە هەیەکێ لە پیتە قورسەکانە ئیسایمە بڵێن بە هیچ فەڕەنسیە لە عالەمانیە بتوانێت ڕێ تەلەفۆزکە ئەوان ناتوانن مەقسی ناژم مەرسی واڵەن مەخسی وایە دکتۆر لەبەری کاتەکە بەرەو تەواوبوونە ڕوا ماشەڵە لەگەڵ تۆ زۆر زوو تێپەڕی ئەگەر فریاکەوتنی دوو پرسایتر وەڵامێنە نازان برادران چەنە کاتم ماوە کانیا و عەبدوسەتار پرسیارەکە مێسڵاو منداڵەکەم کوڕە 3 ساڵ و 10 مانگە بە ئیشارەت هەموو شتێک دەزانێ هەرچی کەلیمە بڵێی دەیڵێتەوە بەس قسە ناکە 3 وشە دەزانێ بەسەر یەکەوە ڕستە ئەڵێ 3 وشە وای نووسیوە پرسیارەکە بەڕاستی ڕوونی بەڵام بەستم بکەلێتی بکەم 3 ساڵ و 10 مانگە بە ئیشارەت دەزانێت لە هەڵبەت ئیشارەتەکە تۆ باسیکردنا بە ئیشارەت ئیشی بۆ جێبەجێکەکە و پێشتر وەڵامت داوەتەوە بەس ئەگەر مەبەستی 3 وشەکە بۆن مەبەست ڕستەیەک بڵێ 5 ساڵی بووتی 3 ساڵ و نیو ئاو بابا دایە ئۆکێ ئەمە پێشین گفتارە تەلەگرافی ئەوە لە 2 ساڵ و نیو 2 ساڵ وایە نەمانەوت کێشەیە بەزیسە تاخیرە لە ئیسە لەم تەمەنایشە بیتوانێت بە جوانی قسەکە باشە لەبەرەوەی کە من کاتی بەرنامەکە تەواو بوو پرسیاریشمان زۆر زۆرە حەزەکەم پامی کۆتایی خۆت بە کورتی فەرموویت و اینجا من پامی کۆتایی خۆم هەیە تەنها شتێک ئەڵم بە دایک و باوکەکان کە کاتێ مناڵ لە دایکە بێ یەک بەهێمنی لەگەلی قسەکەن دوو شاسە زیرەکەکان بەڕاست هاتەمەند 2 ساڵ لاپن تا ئەو جێگە ئەتوانن خۆتان پەیوەندیەکی ماڵ و گەرم بێت نەچنە ماڵ و دانیشتن هەر خەریک مۆبایلەکان بن لەگەڵ مناڵەکانتانە قسەکەن لە هشتای ئەوە کە مناڵەکان هاتوون بۆ لای من کەوتونەسە دواوە دایک و باوکەکان کە یەن بۆ لای من کە یەکێ لە شتەکان عامیش دوای 6 مانگ ێژن چاکبوون ئێژم تەلەڤزیۆن لابن بۆ 6 مانگ مۆبایل لابن تا ئەمنیان بۆ ماڵ ئێوە ێژم کۆدەکەی چەندێکە بەزەکە بێ ئینتەرنێتم یە تەلەڤزیۆنی دانیشم قسە ئەەکەم لەگەڵ دایکەکە باوکەکە کە لە دەروێت ئەوڵجار ئینستاگرامەکەی و فەیسبوکەکەی چێکەکە ئەوە نەبێ لەگەڵ مناڵەکە یاریەکە وەختی مناڵ یاریەکەی قسەکەی لەگەلیا ئیستیمولی تحریکی مێش زۆرترە بێ مناڵەکەت حتمەن زیرەکتر ئەبێت بە سپاسێکی زۆرە بۆ نەوزات چەمەنی کە پسپۆری نەخۆشیزانی زمان و ئاخاوتنە کۆتا پەیامی من ئەلێرەوە بۆ ئەوانەیە کە کێشەی ئاخاوتن و قسەکردنمان نییە پامەکەی من ئەوەیە تکایە کە زمانتان جوڵان و دەستان کرد بە قسەکردن یان بەخێر و بە چاکە قسە بکەن یان قسە مەکەن چونکە ئەوەی کە دنیا خۆشتر و جوانترەکە زمانی مرۆڤە نەنکی باوکم زوو کە ئامۆژگارینەوەکانی خۆی کردووە فەرموویەتی هەموو بەشێک لە لەشی مرۆڤ تاڵە تەنها زمانی نەبێ ئەویش بەدەست مرۆڤ خۆیەتی زمانی شیرین بێ یان تاڵ بێ ڕەحمەتی خواتان لێبێ زمانتان بە شیرینی بەکاربێنن و بە شیرینی و بەباشی باسی خەڵک بکەن بۆی کە خوا باشە بێنێتە ڕێی هەمومان خوار بە یەکشەممەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارەیەمە خزمەتتان و دووشەمەی داهاتووش بە شێوەی ڕاستەخۆ لە خزمەتتان ئابم ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرمونون شەوتان شاد و خواتان لەگەڵ